ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەی ڕاڤە گفتوگۆیە لەبارەی ڕەوشی سیاسی عێراق بە میوانداری زۆر بەڕێز کاک ئیسماعیل ئەحمەد چاودێری سیاسی. کاک ئیسماعیل بەخێر بێت و خۆشحاڵین. سپاس دەکەم. کاک ئیسماعیل ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان تێکچوونی زیاتری ڕەوشی سیاسی عێراق، وا باشتر بڵین کە درێژکراوی ئەو دۆخەی کە لە ماوەکانی ڕابردوو هەبوو لە چەقبەستن لە دوورکەوتنەوەی هێز و لایەنە سیاسیەکان و تا بۆی گەیشتووە کە هێزێکی گەورەی وەکو کوتلەی سەدری کە گەورەترین کوتلەی ناو پەرلەمانی عێراق بوو دەستی لە کار کێشایەوە و پەنای بردو بۆ شەقام. هەڵچوونی شەقام، پەلاماردانی دام و دەستگاکانی دەوڵەت، چوونە ناو باڵەخانەی پەرلەمان، ڕۆیشتن بەرەو بینای دادگای باڵای عێراق و هەڕەشەکردن لە بەشێکی دیکەی دام و دەستگا حکوومیەکان و دروستبوونی جۆرێک لە فشار لەسەر هێز و لایەنە سیاسیەکان. ئەوەی کە ئێمەی بینین و ئەی بیستینەوەیە کە لە ناوخۆی عێراقا ئێستا ڕۆژێکی زۆر ناهەموار هەیە بە تایبەتی لە ناو بەغدای پایتەختدا و بەشێک لە دەوڵەتان و دەوڵەتە هەرێمیەکان و دەوڵەتە گەورەکانی دنیا هاتوونتە سەرخەت لەسەرەوەی کە بە جۆر لە جۆرەکان ڕێنمایی هێز و لایەنە سیاسی عێراقیەکانەکەن بەوەی کە پەنابەرن بۆ گفتوگۆ. هەر لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە کە باڵۆزخانەکەی بەیاننامەیەکی ڕەسمی هەبوو و یەکێتی ئەوروپا ئەمڕۆ بانگێشتێکی لەوەی کە هێز و لایەنە سیاسی عێراقیەکان دوورکەونە لە توندوتیژی و هەوڵ بن لە ڕێگەی دیالۆگەوە کێشەکانیان چارەسەر بکەن. ڕێزدار کاک میرچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی هەیە لەبارەی ئەوەی کە داوا لە هێز و لایەنە سیاسیەکانەکەن بێنە هەولێر و لە ڕێگەی گفتوگۆ بگەن بە ڕێگەچارەیەکی ئاشتیانە. خوێنەوەی جەنابەت چییە بۆ ئەو ڕەوشە سیاسی عێراق بە تایبەتی لەم دووسێ ڕۆژەی ئەخیرا هەڵچوونێکی زۆر و خۆپیشاندانەکان جۆرێک لە توندوتیژی پەلاماردانی دامەزراوەکان و بە تایبەتیش بینای پەرلەمانی عێراقی هەموومانە لای کاک ئیسماعیل چییە گەێنن؟ سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیە ئەوە درێژکراوەی مێژووی پێگەێنانی عێراقە. هەر لە بنەڕەتە عێراق بەهاڵە پێگەێنراوە و هیچ کاتێک گێلانی ناو عێراق خۆشەویستیان بۆ عێراق نەبووە. ئەم کێشانە بە درێژایی مێژوو لە عێراقدا هەبووە، بەڵام بە دیاریکراوی ئەم جارە لە دوای هەڵبژاردننی مانگی دێ ساڵی ڕابردوو دۆڕاوەکان ئەنجامی دۆڕاندنیان پەسەند نەکرد. لە ڕابردووشە کاتی خۆی ئەویان لەگەڵ دکتۆر ئایەت عەلاوی کرد، بەڵام ئەو کاتە دکتۆر عەلاوی لاوازتر بوو و بارودۆخی عێراقیش لێستا جیاوازتر بوو، بۆیە بەسەریا تێپەڕین و کوتلەی گەورەی شیعە حکوومەتیان پێگێنا و لایەنەکانی وەکو سوننە و کوردیشان بەشداری پێکرد. بەڵام ئەم جارە کە لە مانگیدا هەڵبژاردن کرا، دەرەنجامی هەڵبژاردنەکان کوتلەی گەورە دروست بوو کە ڕەوتی سەدر بوو، دوایش هاوپەیمانێتی نێوان پارتی دیموکراتی کوردستان و سوننەکان و ئەو بەشە شیعە دۆڕاوەکان دەرەنجامەکان قبوڵ نەکرد. کاتێک کە دەرەنجامەکان قبوڵ نەکرد، سەدر پاشەکشەی کرد لە پەرلەمانە، بەڵام ئەوە معلوم بوو کە لێ ناگەڕێ بوو ئەوان بە ئیسراحەت حکوومەت دروست بکەن و حکوومەتەکان بەر لە هەر شتێک کار بک بۆ زیاتر بچووکردنەوەی ئەو بۆ ئایندە و بۆ هەڵبژاردنەکانی تر. بە گشتێکەی وتم ئەمە یەکەم جار نییە بارودۆخی عێراق بەمایە تێپەڕێ، بەڵام ئەم بابەتە بە دیاریکراوی دەرەنجامی ئەوەیە کە دۆڕاوەکان هەڵبژاردنەکان قبوڵ نەکرد. کاک ئیسماعیل باسی ئەوت کرد کە ئەمە درێژکراوەی پێکێنانی حکوومەتی عێراقیە لەو سەد ساڵەیە، بەڵام ئەوەی کە بەشێر چاودێرانی سیاسی باسیەکەنەوەیە کە دەستبەرداربوون لە دەستور، کە دەستور لە دوای ساڵی 2005 هێز و لایەنە سیاسیەکان کۆبوونەوە بە جۆر لە جۆرەکان هەر یەک بەشێر لە داخوازیەکانی خۆی وەکو کورد، سوننە، شیعە پێکاتەکانی تر بەشێر لە داخوازیەکانی خۆیان لەو دەستوریا جێبەجێ کرد و هەر کەسەش هەریان هەر لایەنەش بەشێک لە حەقی خۆیان خۆش بوون بۆی کە بتوان بگەنە ڕێکەوتن و دەستورێک دروست بێ لەسەر بنەمای سازان، شەراکە، تەوافق هێز و لایەنە سیاسیەکان حکومڕانی عێراقی بکەن. بەڵام لەو 10 ساڵی ڕابردووە ئەوەی کە زۆر هەستی پێکرد بە تایبەتی لە دوای ساڵی 2011-12 دەستبەرداربوونە لەوەی کە هێز و لایەنە سیاسیەکانی دیکە بە تایبەتی هێز و لایەنە شیعەکان کەمتر سوننە و کورد و ئەوانی تر هاوبەشی پێکەن و بنەمای سازان، تەوافق، شەراکەت بە جۆر جۆرەکان لە بین چووە. تا چەند
ئەم لە بین چوونەی سازان و تەوافق و شەراکەت هۆکارە بۆی کە ڕەوشی سیاسی عێراق ڕۆژ لەگەڵ ڕۆژا بەرەو خراپتر بچێت. بەڕاستی دەستوری عێراق دەستورێکی نمونەیی نەبوو، بەڵام بۆ عێراق لەوە پێشتر باشتر نەبوو، شتێک لەوە باشتر نەبوو. لە دەستوری عێراقدا هەر یەکە شتێکی بەرکەوتووە، وەکو جەنابیش فەرموود هەر یەکی وازی لە کۆمەڵێک مەبادئ و مافی خۆی هێناوە. بەڵام کاتێک دادگای فدراڵی جێگای هەموو شتێکی گرتەوانێ و ئەندامانی دادگای فدراڵیش بەشی هەرە زۆریان بە ئاوازی وڵاتێکی ئەقلیمی دەخوێن و دەسەڵات و بڕیاریان لە سەرچاوە و هەڵێنجراوی دەستوری عێراق نییە، بەڵکو لەو پەیامانەوێک کە لە دەروی عێراقۆ بۆیان دێ دەرەنجام وای لێ دێت. بۆیە هەموو ئەمانەی کە ڕوو ئەدەن لەم چەند مانگی ڕابردووە بە دەرەجەی یەکەم هۆکارەکەی بڕیارە نادروستەکانی دادگای دەستوریە، دادگای فدراڵی عێراق. لەو 10 ساڵە ڕابردووشدا ئەوان ئیتر وردە وردەکەوت بوون لە سەرپێکی خۆیان، کۆمەڵی کێشیان تێپەڕانە بوو، ئاشنا ببوون ئەم گروپەی کە تازە گەڕابوونەوە عێراق بە حکومڕانی جێپێی خۆیان قایم کرده بوو. هەر بۆیە لە 10 ساڵی ڕابردووە زۆر بە چڕی لە هەموو مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانە دەن. ئەوە هیچ لەوە گەڕێکە سونەیان بەو دەردەبرد، پەرتەوازایان کردن، خاکەکانیان شارەکانی سونە نشینیان بە میلیشیای حەچی شەعبی سیخناخ کردووە، دەسەڵاتەکانیان لە بەغایە لێکەم کردو نەتەوانێ، خستویان نەتە گۆشەیەکەوانێ. لەو لاشەوانێ کاریان کردووە لەسەر ئەوەی کە لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بن. مادەی 140 بەچی دەردێگەیاندووە بە شێوەیەک ئەوەندەیان کێشە و مشاکیل دروست کردووە تۆ زۆر بەکەمی سەرتەپەرژێت ئاوەڕ لە مادەی 140 بیتەوانێ. ینی کە باسی چارەسەری شتێکەکەیت دوو کێشە و سێ کێشەی تر لەم لاولا دروست دەکەن تۆ چارەسەرە بنەڕەتەکەت لە بیرە چێتەوانێ. بۆیە بە دڵنیاییەوانێ ئەوان تۆزێ سەرپێی خۆیان کەوتبوون. بۆیە دەیانویست هەموو ئەو کێشانەی هەموو ئەو دەستکەوتانەی بۆ گەلانی عێراق لە چوارچەوەی دەستورە هاتووە هەمووی لێ پاشگەز بنەوانێ و تەنها لە ڕوانگەی بەرژەوەندی تایەفە و لایەنیشی دیاریکراوە کاری پێ بکەن. کاک ئیسماعیل، ئەوەی کە جەنابەت باسیەکەی بەتایبەت لە بەرامبەر قەزەی کوردیە، یعنی ئەگەر ئێمە سیر بکەین لە 10 ساڵی ڕابردووە سەرباری جێبەجێنەکردنی مادەی 140 و نەگەڕاندنەوەی ئەو ناوچانەی کە کوردستانین و بۆ سەرهەرێمی کوردستان زۆر پرسیتریشەیە. کارێمی کوردستان پرسی هەڵپەسێراون لەگەڵ عێراق، بە نمونە پرسی ئیستحقاقی هێزی پێشمەرگەی کوردستان وەک بەشێک لە مەنزومەی دیفاعی عێراقی، پرسی بودجە و موچە کە لە ساڵی 2013-2014 حکوومەتی عێراقی دەستی بەسەراگرتووە. هەمان کات یعنی لە زۆر بواری تریشەوە ئەوان بەردەوام کێشە و ئیشکالەتیان بۆ خەڵکی کوردستان دروست کردو. بۆ نمونە لە پرسی وزە و سامانە سروشتیەکانە کە زۆرجار هەرێمی کوردستان هەوڵیە مامەڵە بکات بە نەوت و سامانی سروشتیەوە بە پێی دەستوری عێراق، بەڵام هەمیشە هێز و لایەنە سیاسی عێراقیەکان ڕەتی وای نەکردەوە کە هەرێمی کوردستان ئەم مافەی هەبێ. یعنی خوێنەوەی تۆ چیە بۆی کە لە دوای 17-18 ساڵ لە حکومڕانی عێراقی لە دوای 2005 و ئەوەی کە زۆرجار پێوترا عێراقی جەدید یا عێراقی نوێ و زۆر ناوی تریشی لێنرا بە عێراقی دیموکراسی، عێراقی ئیتیحادی، عێراقی فیدراڵی، یعنی بەڵام هیچ کامی لەم چەمکانە سەرباری کۆمەکی هێزەکانی هاوپەیمانان، سەرباری ئەو ڕوونەتێک کە لە هەرێمی کوردستان و پیشانەدرا هەمیشە بۆ هاوبەشیکردن و دووبارە پێکەنانی حکوومەتی عێراقی، بەڵام عێراق لە باریان نەبوو کە ئەم بارە قورسە هەڵبگرێ و جۆرێک لە ئیستیقرار بەخۆیەوە ببینێ. بە تایبەتی ئەگەر ئێمە سیر بکەین لە دەمانگی ڕابردووە نزیکە بین لە دەمان کە حکوومەتی عێراقی یان با بڵێن عێراق هەڵبژاردننی ئەنجاماوە لە مانگی دەی 2021ەوە. ئێستا ئێمە لە کۆتایی مانگی حوتین و دوو مانگی داهاتوو ئەچێتە یعنی بێ بە نزیکە 1 ساڵ لە ئەنجامدانی هەڵبژاردن. ینی خوێنەوە جەنابەت چێ لەسەرەوەی کە پێشێنانی حکوومەت ئەوەندە تەخیر کراوە، ئەوەندە دواکەوت و بە جۆر لە جۆرەکان ئێستا عێراق بۆتە کۆبوونەوەی یەک دنیا قەیران بەسەر ئەستۆی عێراقیەکانەوە کە ڕەنگە ئەمە کەمتر هێز و لایەنە سیاسیەکان باجەکەی بن، بەڵکوی کە زیاتر باجیە عێراقیەکانە لە هەژاری، لە نەخوێندەواری، لە نەبوونی ئیستیقرار، لە نەبوونی ئەمن. ینی خوێنەوە جەنابەت چییە بۆی کە عێراق لە جیاتیەوەی کە بەرەو کەناری ئارام بڕوا بەردەوام بەرەو ترازانی زیاتر، بەرەو دوورکەوتنەوەی زیاتری هێز و لایەنە سیاسیەکانە چێت. ئەگەر
ساڵی 2005 کە دەستوری عێراق نووسرایەوە لایەنە عەرەبیەکان بە تایبەتی بە دیاریکراوی شیعەکان بەقەدەر ئێستا بەهێز بوونایە و ئەمریکا و ئەوروپا وەکو چاودێر وجودیان نەبووایە لە نووسینەوەی دەستوری عێراقدا زۆربەی زۆری ئەو شتانەی کە ئێستا بە خێر و چاکەی عێراقیەکان و بە تایبەتی گەلی کوردستان لە دەستورە هاتووە تیای نەدەبوو. واتە عێراق لەو کاتێک کە بەهێزە جگەلەوەی بەشێکی تری عێراق داگیر دەکات کە هەرێمی کوردستانە و مەرکەزیەت ئەجێڕێتەوانێ شەڕ و کوشتار و کێشە و مشاکیلیشی بۆ هاوڵاتیانی بەشەکانی ناوەڕاست و خواروی عێراق بێت. هەرچی دەستکەوتێک بۆ دیموکراسی، بۆ پێکەوە ژیان، بۆ کەمێک ئارامی و ئاسایش هاتی بێتە ئەم عێراقەوە لەو کاتانەدا بووە کە پایتەختەکەی لاواز بوو. تۆ سەیری ساڵی 1970 بکە. لە ڕێکەوتنامە 11 ئازارە کە ڕێکەوتنامەیەکی نمونەیە ئەوە ئەو کاتانە بوو کە بەغدا لاواز بوو، جێگیریتیان نەبوو، ئەم مافانیان بۆ گەلی کوردستان و دوجار بۆ عێراقیەکان سەلماند. ئەوەشی کە لە ساڵی 2005 ڕوویە هەر دەرەنجامی ئەوە بوو. ئەو هێزانەی کە لە عێراقدان بەهێز نەبوون، دەسەڵاتیان نەبوو و لە پەناشە وجودی ئەمریکا و ڕۆژئاوا هەبوو. بۆیە دەستور بەو هەندێکە موکوڕێشەوە کە هەیە هێشتا دەستورێکی باش بوو و مافی عێراقیەکان و مافی پێکەوە ژیان و دیموکراسی و کۆمەڵێک دەستکەوتی گەورەی تیابووکەن کرد. بەڵام بەڕاستی بەم عەقڵیەتەوە عێراق دیموکراسی تایە گەشە ناکە، عێراق پێکەوە ژیان تایە گەشە ناکە. کە دیموکراسی نەبوو، کە پێکەوە ژیان نەبوو، کە تۆ لە ململانێدا بووی کە پێگەێنانی حکوومەت هەموو جارێک ساڵێک دوو ساڵی ویست ئاسایشی کۆمەڵایەتی تێگەچێ کە ئاسایشی کۆمەڵایەتی تێکچوو بێگومان هەموو شتەکانی تری کە بۆ ژیان خۆش و باشە تێک دەچێت. بە دڵنیاییەوە من بۆ خۆم ئایندەی عێراق بە ڕۆشن نابینم، معنی قەت نایەتە بەرچاوم بە خەونیش عێراقێکمان هەبێ کە خۆزگەمان بخوازدایە 20 ساڵ لەمەوە پێش عێراق وا بووە، 40 ساڵ 50 ساڵ لەمەوە پێش عێراق وا بووە. یعنی تاوەکو دنیا پێش دەکەوێت تا دنیا بەڕووی یەکە ئەکرێتەوانێ کەچی عێراق ئەبێتە چەقی ململانێ لە نێوان تایەفەکان و لە نێوان مەزەبەکان و لە نێوان ئاینەکانە. چ جای ئەوە ژێم وەکو گەلی کوردستان لە ڕووی نەتەوەییەوە مافی خۆمان هەیە، نیشتیمانی خۆمان هەیە، بەڵام ئەوان ئینکاری زۆرش دەکەن کە سەدەم ئینکاری ناکرد. کاک ئیسماعیل کە سەرۆک نەچیروان بارزانی سەرۆکیەرێمی کوردستان ئەڵێ کورد بەشێکە لە چارەسەر و داوا کات کە هێز و لایەنە سیاسەکان بێنە هەولێر و لە ڕێگەی گفتوگۆوە کێشەکان چارەسەر بکەن و لە بەشێکی تری دەقەکەی ئاڵێ هیچ کێشەیەک نییە بە گفتوگۆ چارەسەر نەکرێ و پێویستە هێز و لایەنە سیاسی عێراقیەکان دووبارە پەنابڕنەوە بۆ گفتوگۆ. پێم خۆش لەو ڕوانگەیەوە قسە بکەین کە کورد بەشێکە لە چارەسەر، یعنی سەرباری هەموو زوڵمانەی کە لە کورد دەکرێت، بەڵام هەرێمی کوردستان سیاسەتێکی هەیە هەمیشە هەم لەسەر ئاستی دەوڵەتانی ناوچەکە هەوڵەیات کێشە نەبێ بۆ دەوڵەتانی ناوچەکە و هەم لەسەر ئاستی عێراقیش هەمیشە تاکید لەواکرێتەوە یان سیاسەتێکەیە بۆ ئەوەی کە کورد نەبێ بە بەشێک لە کێشەی سونە و شیعە یان بەشێک لە کێشە لە نێوان نێوماڵی شیعە. خوێندنەوەی تۆ چێ بووم سیاسەتە؟ بێگومانەوە خوێندنەوە ڕاست و دروستەکەیە کە جەنابی کاک نێچیروان سەرۆکی هەرێمی کوردستان کردوێتی، بەڵێ گەلی کوردستان و هەرێمی کوردستان بەشێک نییە لەو کێشەیەکی ئێستا لە وەغدایە هەیە. بێگومانیش ئێستا شوێنێک و ئارامیە کەما بێ هەرێمی کوردستانە لە چوارچێوەی عێراقدا و هەرێمی کوردستان چی وەکو ئەو کیانەی کە هەیەی چی کارکتەری وەکو جەنابی سەرۆک مەسعود بەرزانی و ئێستاش جەنابی کاک نێچیروان سەرۆکی هەرێمی کوردستان کە کارکتەرێکی گرنگە لە ڕووی ئاشتەوایی و پێگەیشتن و گەیشتن بە دیالۆگ چی لە هەرێمی کوردستان پێشینەیەکی زۆری هەیە چی لە ناو عێراقیشدا. بێگومان ئەوە شتێکی ڕاست و دروستە، دوجار هەموو شتەکان دەبێ بە گفتوگۆ چارەسەر بکرێ، بەڵام بەداخیشەوە هەمومان ئەوە دەزانین زۆربەی کات ئەوان لە ناڕەحەتیەکانە
کورد بۆ بە تەرەفێک لە چارەسەر و هەندێک جار لە پێناو گەیشتن بە چارەسەر دەستی لە بەشێک لە مافەکانی خۆشی هەڵگرتووە بەڵام دوجار کە ئەوان ئاش دەبنەوە ئەکەونەوە سەرپێی خۆیان یەکەم کەس و یەکەم شوێن پەلاماری کوردستانێ. کاگی ئیسماعیل پێم خۆش لەو ڕانگەیە قسێ بکەین کە ینی بەشێ لە خوێندنەوەکان بۆ ئەوەن کە عێراق بۆتە گۆڕەپانێک بۆ ململانی هێز و دەوڵەتانی ناوچەکە، ینی قسە و باسێکێ لەسەرەوەی کە کەم دەوڵەت هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی وڵاتانی دراوسێ عێراق ئەجندایەکی بۆ بەڕێوەبردنی عێراق نەبێت یاخود هەوڵێکی نەبێ بۆ ئەوەی کە بەشێک لە کێکی عێراق بۆ خۆی ببە. ئەنی خوێنەوەی تۆ چی بۆی کە عێراق بۆ بە دەوڵەتێک کە ئەوەندەی بۆتە شوێنێ بۆ تەراتێنی هێز و لایەنە سیاسەکانی دیکە یان دەوڵەتانی دیکە ئەوەندە وەک دەوڵەتێک نەماوەتەوە بۆ خۆی وە بابەتی سیادی عێراق بابەتێکە ینی گومانێکی گەورەی لەسەرەوە بە جۆر لە جۆرەکان ئەوترێ سیادی عێراق لەرزیوە کەوتووە یان نەماوە. خوێنەوەی تۆ چی بووی کە بەشێ لە دەوڵەتەکانی ناوچەکەوەیان کردووە کە هەریەک بە ئوسلوب و هەریەک بە ئالێتێکی خۆی دەست لە دۆخی عێراق وەربدا؟ ئێستا عێراق وەکو دەوڵات تەنها لەسەر وەرەقەیەکە لە نەتەوەی گرتوەکان ماوەتەوانێ ئەجینا هیچ دەرگا و دەواازەیەکی نییە بۆ ئەوەی ڕێگیری لە دەستێوەردان بکات. تەنانەت لاوااسترین وڵات لە ناوچەکەشە کە لە ڕووی ڕووبەر و لە ڕووی دانیشتوان و لە ڕووی هەژمون و لە ڕووی مرۆییشەوە ڕوبعی عێراقی نییە دەتوانێت دەستێوەردان لە عێراقا بکە. بۆچی؟ لە نێوان عێراقیەکانە یەکگرتوویی نییە و لە نێوان عێراقیەکانە وابەستەیی بە نیشتیمانەوە نییە. لایەک نابینی لە عێراقا خۆشەویستی بۆ نیشتیمان هەبێ. بۆیە هەمیشە دەوروبەریش و عێراقیەکان خۆشیان قوربانی بوون بە دەستی کەمینەیە کە لە عێراقا حکمی کردووە. ئێستش کە باسی شیعەکەی لەناو شیعەکانە دیسانەوە کەمینەیەکی تر دەسەڵاتیان گرتووەتە دەست وەکو ئەوەی لە ڕابردووە بینیومانە چەند ڕووداوی ناخۆش لە عێراقا ڕوویاوە. ئەمە شەمی دەرەنجامی چییە؟ دەرەنجامی ئەوەیە وەکو قسەی یەکەم وتم هەر لە بنەڕەتە پێک هاتە و پێکەوە لکاندنی ئەم عێراقە لە ڕووی جوغرافیەوە هەڵەیە و ئەو خەڵکەی کە لەم عێراقەدا کۆکراونەتەوە وەلا ئەو خۆشەویستیان بۆ نیشتیمانێک نییە ناوی عێراق بێت. شیعەیەک ئەو بەشەی خۆش دەوێت کە شیعەی تایە و کە زۆرترین حوسەینی تایە، سونەیەک ئەو مسەلەسەی خۆش دەوێت کە سونەکان تایە کۆبوونەتەوە. بێگومان ئێمەش ڕاستە مرۆڤ زۆرسترین، ڕاستە حەزمان پێکەوە ژیانە، بەڵام بێگومان هیچ شوێنێکمان لە کوردستان زیاتر خۆش ناوێت. بەڵام تەمە نامانە کرد لایەنی کەم هەر کراوینێتە عێراقە و لەکێنراوین بە عێراقەوانێ لە عێراقێکا بووینایە هەمومان مافی وەگویەکیمان هەبوایە بە ئاشتی بژیاینایە. ئەم عێراقە خاکەکەی دەوڵەمەنگە بە کانزاکانی ژێرزەوی، سنووری بە کۆمەڵی وڵاتەوە هەیە، بە دەریاوە هەیە، وڵاتەیەکە گەرمیان و کوێستانی هەیە، گەشت و گوزاری هەیە، نەوتی هەیە، دەستی مرۆیی زۆر زۆر باشیتیایە، مێژوو شارستانیەتی هەیە. بەڵام لەبەر ئەوەی خۆی سربەخۆ نییە هەر تەنها ناوێکە و وەکو عێراقی دەوڵەتی سربەخۆیە. ئەژینا حەوشەی دواوەی ئێرانە، حەوشەی دواوەی تورکیایە، ئەردەنە، هەر وڵاتێک گوتم لەم دەوروبەرەیە و جگە لەوانش کە لە دوورن ئەتوانن دەستێوەردان لە عێراقا بکەن و هەژمونی خۆیان لەناو بەشێک لە پێگاتەکانی عێراقا زاڵ بکەن. کاک ئیسماعیل باسی کەوت کرد کە بۆ نمونە عێراقیەکان باجی ئەم سیاسەتە خراپایان بە تایبەتی هاوڵاتی سڤیل لەوەی کە سیاسەتێکی عێراقیانە نییە و هەرێکێک لە دەوڵەتانی ناوچەکەش بۆ خۆی ئەجەندا و کارنامەیەکی بۆ عێراقەیە. لە پاڵەمەیە هەندێک هەوڵ هەیە بە تایبەتی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا، یەکێتی ئەوروپا کە میان گیری بکەن لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان و بە جۆر لە جۆرەکان هاندانیش بۆ بەشێ لەو سەرکردە سیاسیانە لەوەی کە بتوانن پێکەوە بسازێن و جارێکی دیکە حکوومەتی نوێی عێراقی پێک بهێنن و بگەڕێنەوە بۆ دەستوری عێراق، بگەڕێنەوە بۆ سەر سێ بنەماکەی سازان و شەراکەت و تەوافق. ینی خوێنەوەی تۆ چییە بۆی کە ئایا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەوروپا توانن کە ڕۆڵێکی باش بجێڕنیان بە جۆر لە جۆرەکان فشار لەسەر هێز و لایەنە سیاسی عێراقیەکان بکەن بۆ ئەوەی کە بگەن بەڕێکەوتنێک؟ ئەوەی کە ئەیبینی لە عێراقدا ئێستا وجودی ئەمریکا و خۆرئاوا زۆر زۆر کەمتر و لاوااسترە لە 14 ساڵ لەمەوە پێشە. ئەم عێراقیانە ئەوەی بەشی خوار و ناوەڕاست ئەوان بەر لە
ئامۆژگاری و ڕێنوێنی و زەخت و زۆری ئەوروپا و ئەمریکا دوو مەزەبی جیاواز و لە ناو مەزەبەکانە تێڕوانینی جیاواز ئەم ئەو بە کافر دەزانێ ئەم ئەو خوێنی ئەو حەڵاڵەکە واتە بەیانیش ئەمریکا و ئەوروپا و دۆستانی تر مێزی گفتوگۆ بڕازێنەوە و کۆیان بکەنەوە و تەفاوم بکەن ساڵێک نابە لەسەر شتێکی زۆر لەوە بچووکتر بەرەو ڕوویەکە بنەوانێ و ناکۆچی دروستە بێت و هەموو ناکۆچیێکیش لەم جۆرە وڵاتانەیە یەکسەر بە جەنگ کۆتایی دێت بەرەو جەنگ ملەنێت چونکە زمانی حیوار و گفتوگۆ و سەلماندنی مافی بەرامبەر زۆر 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 کەمە لەبەر ئەوە بە دڵنیایی ئەوانێ ئەمریکا و ئەوروپا هیچ کاتێک بەقەت ساڵی 2023 تا 2005 کە نووسینەوەی دەستورە ئەوە بە حەجمێکی بەهێز و قورساییەکی زۆرەوە لە عێراقا وجودیان نەبوو ئیتر ناشیان بێت ئیلا ئەوەی کە پشگیری لایەنێک بکەن سەر بچێشێ بۆ دیکتاتۆرێک بۆ ئەویش 30 ساڵی تر وەکو سەدام حسەین بە زەبر و زەخت حکمی عێراق کات و بێگومانەوەش سوز لە قەبات خراپترە واتە لە خوێنیانە لە گۆشتیانە لە فکریانە ئەو بەشەی ناوەڕاست و خواری عێراق ئارامی نییە پێکەوە ژیان نییە یەکتری قوبوڵکردن نییە هەچی حیوار و گفتوگۆیەک ڕێگە خەیت تەمەنی ناگاتە 6 مانگ بەڵام کێشە و مشاکیلەکان بە سەدان ساڵە ڕوان عنی کۆتایی نییە ئەوەی ئێمە بینیمانە بەداخەوە لە 120 ساڵی ڕابردووی عێراقا ئەوە بووە بە تایبەتی کە ئیتر عێراق پێی نایە کۆماریەوە هیچ حکوومەتێک لەو عێراقا بە شێوەیەکی سروشتی نەڕۆشتووە هەر ئەمووی بە کودەتا و بە پلان و بەگەلە کۆمەچی و بەدەستی دەرەکی و بەدەستی ناوەوە دوجار باجە گەورەکە نەوە لە دوایەوە هاوڵاتی عێراقیەدا و خۆشی لە ژیان نابینێ و سوود لەم هەموو خاک و نیشتیمانە بە پیت و بەرەکەتە نابێنێ کاک ئیسماعیل ئەوەی جەناوت باسی کرد و ئەوشی کە لە واقعی عێراق ئێمەی بینین کە چۆن عێراق تووشی جۆرێک لە داڕمان بووە یعنی وە لە هەموو ئاستەکانیشە تووشی قەیرانی گەورە بووەتەوە هەرەوەی کە زیاتر لە 5 ملیۆن عێراقی ئێستا ئاوارەن لە دەرەوە عێراق و لەناو خۆی عێراقا هەرەوەی کە ئێستا هێشتا هێڵی نیوەی زیاتری دانیشتوانی عێراق بە تایبەتی لە ناوەڕاست و باشوور لە ژێر هێڵی هەژاریان و نەخوێندەواری نەبوونی ئاوی پاک بۆ خواردنەوە نەبوونی ئاسایش لە عێراق زۆر ڕوانگەی دیکە کە واکات ینی زۆرنی داتا و ئامارەکان پیشانێن کە عێراق لە دۆخێکی خراپە لە کاتێکا کە بۆ نمونە زۆرجار معارەزەیەکە بوو لە هەرێمی کوردستان لە بەراوردکردنی عێراق و هەرێمی کوردستانە زۆرجار فەزلی عێراقیانە بەسەر هەرێمی کوردستانە و لە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراقیشە هێندەی لایەنی حکوومەتی عێراق و حکوومەتی ناوەندیانە گرت هێندە لایەنگری خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێم و دامەزراوە شەرعەکانیان ناکرد ئێستا کاتێکی باشە بۆی کە ئەو مقارنەیە بکەینەوە جارێکی تر هەر بەڕاستی هەرێمی کوردستان لەو ساڵانەی ڕابردوو کە لەگەڵ عێراقا لە کێشمان کێشما بووە لە کۆمەڵێک کێشەیە لەگەڵ عێراقا ڕوبەڕوو بوو ئەوە بەڕاست هەرێمی کوردستان بوو کە بۆ نمونە حکوومەتێکی ناشەفاف و خەڵکی کوردستان بۆ نمونە نەوتی ناوەڕاست و باشوور عێراقیانە خواردیان ئەوە حکوومەتی عێراقی بوو زۆڵمی لە هەرێمی کوردستانە کرد دەستوری جێبەجێ ناکرد ناگەڕایە بۆ بنەماکانی شەراکەت و سازان پێم خۆشە لەو بوارەوە مقارنەیەکمان بۆ پێوەڵا وەڵا بەداخەوانێ بەشێک لە سیاسی و لە حاڵاتیش لە ژێرکاریگەری ئەو سیاسیانەی و ئەو حسابە سیاسیانەیە پێیان وابوو ئیتر بەغا شامی شەریفە بەخا ملی ناوە بەرەو دیموکراسی و ئاوەدانی و پێکەوە ژیان هەرێمی کوردستان بەجێ ماوە بەڵام کە ئەمانە دەبینن نازانم ئێستا چۆن لە ڕوویان دێ قسە بکەن بەڕاستی سەرباری هەموو کەم و کوڕەکانمان هەرێمی کوردستان زۆر زۆر لە پێشەوەی عێراقایە ڕاستە عێراق 120 ساڵ تەمەنی هەیە و موسسەی دەوڵەت و بەڕێوەبردننی هەبووە بەڵام سەرنجام کە وەری دەگریت هەرێمی کوردستان زۆر لە پێشەوەیە ئاشتی کۆمەڵایەتی و تەنانەت ناکۆچی لایەنە سیاسەکانیش ناکۆچی ئەوەندە قوڵنین کە کاریگەری کات لەسەر ئەوەی من و هاوڕێیەکی تر کە بیر و باوەڕی سیاسیمان جیاوازە پێکەوە گفتوگۆ نەکەین پێکەوە نەژین پێکەوە نەخەوین پێکەوە کار و کەسابەت نەکەین پێکەوە تێکەڵ نەبین واتە شتەکانی ئێمە ناکۆچیەکانمان ناکۆچی زۆر زۆر شکڵیە
یعنی بۆ نمونە هاوڵاتیەک ئەگەر وەلای بۆ یەکێتی هەبێ زۆر بە سانایی ئەتوانێت بیگۆڕێ بۆ پارتی، چونکە جیاوازەکان ئەوەندە گەورە نین. بەڵام زۆر زەحمەتە شیعەیەک بکەی بە سوننە، سوننەیەک بگەڕێنی تەوانێ لەو بارودۆخ و کاریگەری کە لە ژێر هەژمونی داعش و بەو ئازارانەی کە بەدەستی حەجی شەعبیەوە چەشتێتی جارێکی تر هاوڵاتیەکی بەسڕەوەک و هاوڵاتیەکی عێراقی و ئاسایی سیر بکە. بۆیە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەبووە سەرباری ناکۆچیەکان، سەرباری هەندێکەم و کوڕیمان زۆر زۆر لە پێشەوە عێراقەوەین، بە تایبەتی لەو ڕۆی کە پەیوەندی بە ئاشتی کۆمەڵایەتیەوەیە، بە تایبەتی لەو ڕۆی کە تا بۆ نمونە ئێمە لە شەڕی ناوخۆدا ئەو هەموو برینە قوڵەمان هەبوو بە دانیشتن و گفتوگویەکی جەنابی ڕەحمەتی مام جەلال و سەرۆک مەسعود بەرزانی ڕێکەوتن کرا و ئەلحەمدولیلا ئەوە ساڵانێکی زۆرە ئەو قۆناغەمان تێپەڕانووە. باشە، بەڵام ئێستا بارودۆخی بەغدا لە تۆغیانە لەو کاتایە کە لە ساڵی 90ەکاندا ئێمە کۆمەڵێک لایەن و هێز کۆمەڵی دەستی دەرەوە جێگایان خۆش دەکرد، شوێنیان خۆش دەکرد بۆ پێکدادان و شەڕی ناوخۆ. ئێستا بەغدا لەو بارودۆخەیە بەداخەوە دوای ١٠٠ ساڵ و دوای ئەو دەعمێکە ئەمریکا ئەوروپا لە ساڵی 2003 کردیان بۆ ئەوەی ڕژێمێکی دیکتاتۆری هەمیان بینیان بە بەرچاویانەوە لاچوو لە ئەنجامی ئەو ستەم و زوڵمە و هەمووشیان بینیان لە ئەنجامی ئەو زڵم و ستەمەی ئەو ڕژێمە کە لە خەڵکەکەی دەیکرد. خەڵک مانگێک هەفتەیەک بەرگری نەکرد لەو ڕژێمە کە 30 ساڵ تەمەنی بۆ حکومڕانیەکردن، کەچی هەرێک لەمانە دەیانەوە بە هەمان شێوە بە هەمان پاساو بێنەوانێ مۆنۆپۆلی ساحەی سیاسی عێراق بکەن، لە مافەکانی کووردا ببڕن، لە مافەکانی سوننەدا ببڕن، لە مافی لایەنە سیاسی ڕکابەرەکانی خۆیان لە شیعەدا بڕن. ئەوەندەی باز لە هێز و دەسەڵات دەکرێ، ئەوەندەی باز لە دەستشکاندنەوە دەکرێ، ئەوەندە ناچن بۆ سەر مێزی گفتوگۆ بۆ حیوار و لێک تێگەیشتن. ئاوڕ لەوە بەنەوانێ ئەم نیشتیمانە ئەم وڵاتە دەبێ هاوڵاتیەکانی خۆشگوزەران بن، بەشی ئەوەی تیا هەیە کە خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیەکانی دابین بکە. هاوڵاتیەکانی خۆمان لە هەرێمی کوردستان کە کەوتونەتە ژێر کاریگەری ئەحزابی سیاسیەوە، بەشێک لە ئەحزابی سیاسی لێرە بەڕاستی دەبێ ئێستا هەڵوێستەیەک بکەن، هەڵوێستەیەک بکەن. کۆمەڵە بەناو ئەندام پەرلەمان کە لە کوردستانەوە چبوون بۆ ئەوێ و هەندێک لە ئەحزابی سیاسی ئەو وێنە جوانەی بەغدایان لە بەرچاویانە دروست کردبوو کە ئاشتی هەیە، ئامان هەیە، خۆشگوزەرانی هەیە، موچەی باش هەیە، کەس لە کەس ناکەوێت. ئێستا کە ئەیبینن دەبێت پرسیار لە خۆیان و لەوان بکەن، بڵێن ئەمە ئەو بەغایە بوو و لەوە شتێ بگەن. کەسێک کە لەگەڵ خۆیان ڕێک نەکەوێ و خۆی قوبوڵ نەکا ئەبێ ئێمە چۆن قوبوڵ کردوێ. بۆیە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە وەکو ڕابردووش و ئێساش هەر لایەنی چارەسەر دەبێ و مرونەتی زۆری نواندووە بۆی بگا بە ڕێکەوتن لەگەڵیانە لەسەر نەوت، لەسەر خاک، لەسەر هێزی پێشمەرگا، لەسەر موچەی هاوڵاتیان کە حەقی خۆمانە هەمانە لەم عێراقەیە. ئەوە ئەوانە نەهاتوون بەلامانەوە، بەڵام دواتار بەداخەوە کۆمەڵێک گرێگرتیان هەبوو لێرە ئەو کارەی بۆ کردوون کە وا لە خەڵک بگەێنن ئێمەین لەگەڵ ئەوانە ڕێک ناکەوین، ئێمەین مللاین. لە حەقیقەتە لەو بەشێک کە پێویستە بە ملنەدانەوە بۆ داخوازەکانی ئەوان کە دایانەوێ قەوارەی ئێمە بچووک بکەنەوە یا هەر بیسڕنەوە، بێگومانەوە ئێمەین من نادین. بەڵام بەشەکەی تری کە پێویستە بە ڕێکەوتن و ڕێخستنەوە ئەوە ئەوانن. بۆیە هەرێمی کوردستان هەر زۆر دەمێکە داوا ئاکات فەرموو لەبارەی نەوتەوانە هیچ ناڵین لەسەر لەبەردەم ڕۆشنایی دەستوری عێراقدا یاسای نەوتوخاز دەرچێ. هەرچی لەو یاسای نەوتوخازە هادەوەی کە بنەمایەکیشی نووسراوەتەوانێ ئێمە پێوەی پابەند دەبین. ئەوە ئەوانە خۆیان لە ئابن لەوێ ئەچن بۆ دادگای فدراڵی. دادگای فدراڵی ئەوە بڕیارەکانێتی کەیاوێتی. جا دادگای فدراڵی بەشی لە بەشی مقتەدا سەدر بخوا کە بەشێکی گرنگی کاریگەری شەقام و سیاسەتی عێراقا ئەبێ ئێمە هەرێمی کوردستان چۆن لە بەشەکەمان بخورێت. بۆیە دادگای فدراڵیش لە بڕیاری دەمانگە ڕابردوودا ئەوەی سەلمان کە بەڕاستی دادگایەکی سربەخۆ نییە، بەشێک نییە لە چارەسەر، بەشێک نییە لە دۆزینەوەی ڕێگا چارە، بەڵکو بەشێکە لە دام و دەستگایەک کە ڕێنمایی لە دەرەوەی عێراق وەرەگرێت.
کاک اسماعیل ئەحمەد چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤا و سپاس بۆ هەموو شتکردنەوەکانت. سپاس بۆ ئێوەش سپاسانەکەم دەستان خۆش بێت. زۆر سپاس ئازیزان بەم جۆراتنە کۆتایی بەرنامەی ڕاڤا تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.